ساڵێک بەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستاندا تێدەپەڕێت و هێشتا پەرلەمان یەک دانیشتنی نەکردووە. کۆمەڵی دادگەری دووپاتی دەکاتەوە کە پەرلەمان لەسەر ساختەکاری بنیاندراوە و پارتی وێشێتی بۆ بەرژەوەندی خۆیان هەموو یاسا و ڕێساکانیان خستۆتە ژێرپێ و هێندێک کەسایەتیش بێدەنگن لە پاڵیان داماونەتەوە. هەڵوێستی کۆمەڵی دادگەری کوردستان بۆ بایکۆتی پەرلەمانی کوردستان پاش ساڵێک بۆ هەموو خەڵکی کوردستان باشتر ڕوون بوویەوە کە بەڕاستی هەڵوێستێکی سیاسی تۆکمە بوو و دیراسەکراویش بوو و لە جێگەی خۆیان بوو چونکە پێمان وابوو هەڵبژاردنێک بە دیزاین بەڕێوە بچێ ئەم پەرلەمانەی لێ دروستە بێ کە دەستەمۆی خەڵکی دەستەمۆی حیزبە سیاسیەکان بێ تەنانەت بە جۆرێک دەستەمۆ بێ نەتوانێ خۆشی کارا بکە نەتوانێ دەستەی سەرۆکایەتی هەڵبژێرێ ئەمەی کە پەرلەمانی کوردستان کارا نەکراوە دەستەی سەرۆکایەتی هەڵ نەبژێراوە پەرلەمانتاران مانگانە تەنها ئەو 90 پەرلەمانتارەی کە سوێندی یاساییان خواردووە بێجگە لە پەرلەمانتارانی کۆمەڵ مانگانە چەند موچەکانیان لە پەرلەمان وەرەگرن وەچنەوە ماڵەوە ئەمە بەنسبەت سیستەمی سیاسیەوە فەزیحەیە. ڕێکخراوی پێی بۆ پەروەردە و گەشەپێدان ڕخنەیتون ئاراستەی حیزبە سیاسیەکان و دەسەڵاتداران دەکات و دەڵێت بە پێشێلکردنی یاسا و پەخستنی دامەزراوەی پەرلەمان پرۆسەی سیاسی پەخراوە مافی مرۆڤ و ئازادی ڕادەربڕین بەرتەسکراوەتەوە و دەستخراوەتە ناو کاروباری دادگاکانیشەوە. دەبوایە پەرلەمانی کوردستان لە ئێستادا ڕۆڵی هەبوایە لە چارەسەرکردنی گرژیەکانی نێوان هەرێم و بەغدا دەبوایە ڕۆڵی هەبوایە لە چارەسەرکردنی موچە بەڵام بەداخەوە هیچ کام لەوانەی نەکرد و تەنانەت نەیتوانی خۆشی دروست بکات. ئەوەی گۆڕاوە لە ژیانی پەرلەمانی لە هەرێمی کوردستاندا تەنها و تەنها وەرگرتنی موچەی 7 مانجی پەرلەمانتارانە بەبێ ئەوەی 7 دقیقە لە پەرلەمان بوو بن کە نزیکەی زیاد لە 5 ملیار دینار دەکات. دەبوایە ئەم ڕۆڵانە هەمووی ببینێت بەڵام ئەوەی دەیبینین و دەگوزارێت پێچەوانەیە لەگەڵ دەستور پێچەوانەیە لەگەڵ یاسا پێچەوانەیە لەگەڵ ئاین پێچەوانەیە لەگەڵ دابوو نەریت و هەموو ئەو ئاکارانەی تریکەوە هەن. ئێستا هەمان ئەو حیزبانەی دەرگای پەرلەمانیان داخستووە جارێکی تر بانگەشە بۆ چوونە پەرلەمانی عێراق دەکەنەوە. پارتی وێچێتی هەمیشە بەرژەوەندی حیزبەکان و ڕێکەوتن لەسەر پۆست و پلیان لە پێش هەموو دامەزراوەکانی ترەوە بینیوە. نمونەش لە کاتێکدا ئێستا دەبوو لیژنەکانی خولی شەشەمی پەرلەمان 450 کۆبوونەوەیان بکردایە بەڵام یەک خولەکیش دانەنیشتون و پەرلەمانێک نییە تا کۆبوونەوە تیایدا. ئەمە جگە لەوەی حکومەتێکی کاربڕێکەر بەبێ چاودێری پەرلەمان لە حکمڕانی بەردەوامە. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.